زانیوتە زیاتر لە 32 دانیشتوانی جیهان کێشیان زۆرەوە قەڵەون، زانیوتە تەنها نزیکەی لە 10 دانیشتوانی جیهان بەدخۆراکن و کێشیان کەم و لاوازن. بەڕێزان، ژمارەی دانیشتوانی جیهان لە ئەمڕۆدا کە 2025 8 ملیار و 247 ملیۆن و 777 هەزار کەسە. لەو ژمارەیە 891 ملیۆن و 213 هەزار و 900 کەس بەدخۆراکن، تایمەن کە خۆراکی پێویستیان پێ ناگەن، یعنی کێشیان کەمە لاوازن. لەو ژمارەیە لە 8 ملیار کەسەکە 8 ملیار و نزیک ڕۆبعەکات 1 ملیار و 784 ملیۆن و 198 هەزار کەس کێشیان زیادە لە ئاسایی خۆی، و لەو 8 ملیار و ڕۆبعەش نزیکەی 896 ملیۆن و 778 هەزار کەس ئەوان قەڵەون. هەرچیان حسێب بکەین کێرزۆر و قەڵەوەکان ئەکات 2 ملیار و 680 ملیۆن و 976 هەزار کەس. باشە، ئەگەر بێت و ئەم ڕێژەی قەڵە و کێشزۆرەکان حسێب بکەین کاردووچان 2 ملیار و 680 ملیۆن و 976 هەزار کەسەکە دووسری وەزیاکەین دابەشی ژمارە دانیشتوانیەکەی نەکاتە نزیکەی لە 132 دانیشتوانی جیهان کێشیان زۆرە و قەڵەون، یعنی نائاساین، یعنی زیادە ڕەوی هەیە. ئەگەر بێت و ڕێژەی ئەوانەی کە لاوازن یان ئەوانەی کە بەدخۆراکن، ئەوەی کە بەدخۆراکی خواردنی پێویستی بەرناکەوێ، دابەشی بکەین بەسەر ژمارەی دانیشتوانی جیهانە ئەکاتە نزیکەی 2.8، یعنی لە 110 خەڵک کێشیان کەم و لاوازن. لێرەوە دەرەکەوێت کە لە 132 خەڵک لە جیهانێک کە کێشیان زۆرەوە قەڵەون بەرەوڕووی گرفتی مەترسیدارە بنەوە. بۆچی؟ بە تایبەتی قەڵەوەکان، چونکە حسێبی کە نزیک 1 ملیار کەس قەڵەوە، هەنین تقریبا ئەکاتە نزیکی با بڵێن لە 110 خەڵکی، ینی زیاتر قەڵەوە. ئەوی قەڵەوی ئێستا بە چی دانرێ؟ بە دایکی نەخۆشیەکان یا بە باوکی نەخۆشیەکان دانرێ، و توانین بڵێن پێناسی قەڵەوی بکەین بریتێ لە کۆمەڵی نەخۆشی، چونکە کەسەکە تووشی زەخت و شەکرە و بەرزی چۆری خوێن و نەخۆشیەکانی دڵ و جەڵدەی مێشک و دڵە بێتەوە، و جگە لەوەی کە گرفتی ئەژنۆ و هۆکردنی و ڕۆماتیزم و ئازاری پشت و ئەنواع کێشەی تر دروست دەکات بۆی قەڵەویەوە. وی پێویستە ئاگاداری خۆمان بین